عزیزان سەرنجتان بۆ تەوەری دومی پرۆگرامەکە ڕاکێشن کە میوانەکەمان ڕاستەخۆ لە ئەستەمبوڵە لە ڕێگەی سکایپ لەگەڵمانە بێ لە شاری ئەستەمبوڵی تورکیا کەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکی ڤێتەنەری بە سپۆنسەری کۆمپانیای گۆڵدفیش و هاوکاری کۆلێژی پزیشکی ڤێتەنەری زانکۆی سلێمانی بەڕێوە دەچێت و کە بڕیارە لە دوو ڕۆژی ڕابردوودا یاخود لە دوو ڕۆژ ڕابردوودا کارەکانی ئەنجام دراوە بۆ باسکردنی کۆنفرانسکە ئێستا لە ئەستەمبوڵەوە دکتۆر جەمال ڕێخەری گشتی کۆنفرانسی ڤێتەنەری لە ئەستەمبوڵ و لەگەڵمانە دکتۆر سلااوت لێبێ سوپاس بۆی کە میوانی بەیانی کورسات نیوز بووی دەمەوێت لە پلانی کۆنفرانسەکەەوە دەست پێ بکەین بۆمان باسکە بڕیار لەم کۆنفرانسەدا باسی چی بکرێت و گرنگیم کۆنفرانسە لەکوێدایە بەڵێ سەرتا زۆر سپاس بۆم دەرفەتە ڕاستەکەی کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکی ڤێتەرنەری بە سپۆنسەری کەتی تایبەت بوو کە ئەویش کۆمپانیای گۆڵدفیشە لەگەڵ زانکۆی سلێمانی و کۆلێجی پزیشکی ڤێتەرنەری و هەروەها زانکۆی دیجلە لە وڵاتی تورکیا کۆلێجی پزیشکی ڤێتەرنەری بیرۆکەی کۆنفرانسە کە دروست بۆ کۆمەڵێک ئامانجی هەیە کە ئامانجەکانی ئەوەیە بەستنەوەی کەتی تایبەت بە لایەنی ئەکادمی کە ئەویش زانکۆیە و هەروەها دروستکردنی لینکێکی زۆر گرنگ لە نێوان مامۆستایانی زانکۆ لەگەڵ ئەو خوێندکارانی کە دەرەچون و کلینیکی ڤێتەرنەری خۆیان ئەکەنەوە بۆ کە بەردەوامیی زانستی هەبێ لە نێوانیان و هەروەها هەندانی کەتی تایبەت بەسپاسەوە کۆمپانیای گۆڵدفیش ئامادەی خۆی دەڕڕیوە کە کۆمەڵێک سپۆنسەری توێژینەوەی زانستی بکات و هەروەها ئەو کۆمپانیانە کە دەرمان هاوردە ئەکەن ئەو دەرمانە ژێر سەرپەرشتی مامۆستایانی زانکۆ و لایەنی ئەکادمی. بەڵێ دکتۆر ئەو تەوەرانە چی بوون گرنگترین ئەو باسانە چی بوون کە لەو کۆنفرانسەدا باسی لەوە کرا ینی باسی چ لایەنێکی ڤێتەرنەری کرا کە ئێستا جێگەی باست و خواستە بەڵێ یەکێک لەو لایەنە کە باس کرا ڕاستەکەی چۆن بتوانین کۆمەڵێک ڕێنمایی تازە بێت ڕاستەکەی کۆمپانیای دەرمان زۆر بوو کۆمپانیای دەرمانی ڤێتەرنەری لە سلێمانی لە کوردستانە زۆر بوون یەکێ لەو تەوەرانە ڕێکخستنەوەی شێوازەکانی هاوردەی دەرمانی ڤێتەرنەریە تەوەرێکی گرنگ کە باس کرا لە سمیناری کۆمەڵێ تەکنیکی تازەی ئەنجامدانی نەشتەگەری بۆ ئاژەڵ ئەوانەش باس کرا و هەروەها پەنێڵێکی زۆر گرنگ بوو کە بەشداریبوونی سندیکای پزیشکانی ڤێتەرنەری کوردستان و هەروەها زانکۆی سلێمانی و کلانیکی ئەکادمی کۆلێجی پزیشکی ڤێتەرنەری و هەروەها ئەو پزیشکە بەڕێزانەی کە دەستچوون و کلینیکیان هەیە هەماهەنگیەک و بەستنەوەیکی زۆر زۆر گرنگ بوو لە نێوان ئەو سێ سەکتەرە ڕاستەکەی ئیش و کارەکان زۆر بوون جۆرەکانی دەرمان زۆر بڵاو بوون بۆیە پێویستە ئەو هەماهەنگی و بەردەوامبوونی ئەو پەیوەندی هەبێت بۆی کە ئەو سێ سەکتەر ئاگان لێک بێت. باشە دکتۆر لە پشتەوە بەدەر لە ئاڵای هەرێمی کوردستان و زانکۆی سلێمانی ئاڵای دیکەژە بینم لەم کۆنفرانسەدا کێ بەشداری ئەکات لەسەر ئاستی نێودەوڵەتی میوان هەیە بەشدارکردی ئەم ئینە هەیە ئەم کۆنفرانسە بەڵێ ڕاستەکەی کاتێکی زۆر کەممان مابوو وڵاتی یۆنان بەڕنامەوە بکە بەشدار بن لە چەندی وڵاتی ترەوە بەڕنامەوە بکە بەشدار بن بەڵام بەبوونی کەمی کەمەکە و هەندێک کێشەی تەکنیکیش هەبوو کێشەی تایارە هەبوو کێشەی تەکنیکی هەبوو ئەوان نەیانتوانی بەشدار بن بەڵام لەسەر ئاستی تورکیا وڵاتی تورکیا لە شاری ئامەد زانکۆی دیجلە هەیە لەوێ کۆلێجی پزیشکی ڤێتەرنەری مامۆستاکانی ئەوێ بەشدار بوون و چەندی سیمیناریشان پێشکەش باش دکتۆر پرسیارێک هەیە ئێوە وەکو پزیشکانی ڤێتەرنەری و هەروەها وەکو زانکۆی سلێمانیش بۆچی ئەم کۆنفرانسەتان بردا ئەستەمبوڵی تورکیا ڕاستەکەی ئامانجی هەموو کۆنفرانسێک کۆمەڵێک ئامانج لەخوارێت یەکێک لەوانە تۆزێک دەستچوونە لەو کەش و هەوایی کە دروست بە بەڕاستی ماوەیەکی زۆر کەشەوایەکی نالەبار دروست بووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بەهۆی قەدەغەی هاتوچۆوە بەهۆی ئەو بارودۆخەوای کردبوو کە تۆزێک لە ڕووی سایکۆلۆجی لە ڕووی دەرونیەوە کۆمەڵێک دروست بوو ئێمەش ویستمان هەم مامۆستایانی زانکۆ هەم کۆمەڵێک پزیشکی ڤێتەرنەری هەم پەیوەندەکە بە ڕاستەخۆیی دروست کرد و هەم لە هەمان کاتیشا ئامانجی گەشتیاریشی کردێ ئەوە شتێکی لە ئامانجەکانی کۆنفرانسە. باشە دکتۆر عوسمان بوونی کۆنفرانسێکی لەم شەوێت تا چەند گرنگە بۆ بەرەو پێشبردننی زانستی ڤێتەنەری لە هەرێمی کوردستان
ڕاستەکەی زۆر زۆر گرنگە لەبەرەوەی لەبەر چەند خاڵێک و بەس لەسەرتاوە ئێمە پزیشکانی ڤێتەرنەری کە لە زانکۆ دەرەچن بەڕاستی دابڕانێکی زۆر دروست بوو یعنی پەیوەندێکی ئێمە من وەکو مامۆستای زانکۆ سلێمانی کە خوێندکارەکانمان تەخەڕوج ئەکەن کلینیک دائنێن دابڕانێک هەبوو ئەگامان لیان نەبوو کۆمەڵی کۆمپانیا دروست بووە بەسپاسەوە کە ئەو دەست پێشخەریکی یەکەم جارە لە هەرمی کوردستان کۆمپانیای گۆڵفش ئەو دەست پێشخەری کرد بە لە کۆنفرانسەکەش ئامادەی خۆی دەبڕی کە سپۆنسەری چەند توێژینەوەیکی زانستی بکە ئەم بەستنەوەی ئەم کارتانە کەرتی تایبەت ئەمە یەکەم جارە کەرتی تایبەت ئامادە بێت کە سپۆنسەری لایەنی ئەکادمی کا بۆ توێژینەوەی زانستی لە هەمان کاتە ئێمە ئێستا لەم کۆنفرانسە بڕیادا کە کۆمیتێک بژنەیەکی باڵا دروست بێت و چەند گروپێک دروست بێت بەردەوام ئەگەمان لێکتری بێت ئەو پزیشکە ڤێتەرنەرانە تازەکان کە کلینیک دانێن ڕوبەڕووی چەندین گرفت دەبنەوە لەگەڵ سندیکا لەگەڵ زانکۆ لەگەڵ ئەو کۆمپانیای کەرتی تایبەت هەستێکمان بێنێتەوە چۆن بتوانین ئەو گرنگگفتانیان بۆ چارەسەر بکەین هەندێک جار تووشی کۆمەڵێک دەرمانی خراپ جار تووشی کۆمەڵێک کۆمپانیا هەیە ئەگەری ئەوە هەیە کۆمەڵی دەرمانی کوالێتینزم ئەو دەبکەن ئەم بە ئاگابوونە لە یەکتری دروستبوونی ئەم کۆمیتیە ڕێگریکی زۆر باشە و هاندانێکی ئەو پزیشکانەیە فێریان کەین کە چه براندێکی دەرمانی باش بەکاربێت لە هەمان کاتە ئێمە پێشنیارێکمان کرد کە هەندێک دەرمان هەیە لە مرۆڤیشا بەکارێت ئەم دەرمانانە هاوبەش لە نێوان مرۆڤ و ئاژەڵە بەکارهێنانیان دەبێتە هۆی چەندین دروستبوونی چەندین بەکتریای سەرسەخت کە ئەمانە دواتر هیچ دەرمانێک کاریان تێ ناکات ئەمانە باسا دیاری کرد بەڕاستی کۆمەڵ دەرمەمان دیاری کرد کە بێت لەگەڵ وەزای تەندروستی بێت لەگەڵ دەستگای تەندروستەکانی مرۆڤ بە ئەوانش باس بکەین کە بەیەکەوە هەماهەنگی بین بۆ ئەوەی کە ڕێگر بین ئەگەمە لێکتری هەبێ من ئەو دەرمانە بەکارهێنم ئەچێتە گۆشتەوە ئەچێتە هێلکەوە ئەچێتە مریشکەوە ئەچێتە شیرەوە مرۆڤیش بە هەمان شێوە ئەو دەرمانە بەکارهێن پێویستە ئەگەمە لێکتری بێت بۆ ئەوەی کە ڕێخستنەوەی بکەین بۆ بەکارهێنانی ئەو دەرمانانە بۆ ئامۆژگاری کلینیکەکان بکەین عیادە ڤێتەرنەریەکان بکەین کە چۆن ئەو دەرمانە بەکاربێن لەژێر سەرپەرشتی دەستگاکان و پسپۆرەکان بەڵێ ئەو تەوەرانی کە دکتۆر باستان کرد لەناو کۆنفرانسەکە بێگومان کۆمەڵێ دەرەنجامتان دەستکەوتووە گرنگترین ئەو دەرەنجامانە چین کە پێی گەیشتون لە کۆنفرانسەکە بە تایبەتی سەبارەت بۆ کێشە و گرفتانەی کە ڕوبەڕووی بواری ڤێتەرنەری لە هەرێمی کوردستان دەبێتەوە ئەو چارەسەرانەش چین کە بۆتان دیاریکردن ڕاستەکەی بەداخەوە هەر لە کۆنفرانسەکە هەواڵێک گەیشت کە لە وەزارەتی شتوکاڵ بەڕێبەری گشتی دەست بەکار بوو یەکێک لەو گرفتانە کە ئێمە هەمانە بەڕاستی کێشەیەکی زۆر سەرەکیە دەستگای ڤێتەرنەری بەڕێبەراتی ڤێتەرنەری سەر بە وەزارەتی شتوکاڵە بەڕاستی ئەمە ئەتوانم بڵێم یعنی زەربەیەکی زۆر گەورەی داوە لە کەرتی ڤێتەرنەری کە کەرتی ڤێتەرنەری هەر خۆی کەرتێکی تەندروستیە بەڕاستی ناکرێت ئەو کەرتە لە ژێر کەرتی وەزارەتی شتوکاڵە بێت کە زۆر جار لەو کەرتە ناگەن بەرپرسانی وەزارەتی شتوکاڵ بەداخەوە توانم بڵێم لە وەزیرەوە هەتاکو بەڕێبەرەکانی تر تێگەشتێکی دروستیان نییە بۆ ئەم کەرتە ئەم کەرتە بەڕاستی چەندیدان پێشنیارمان کردو هەر لەو کۆنفرانسەشە ئەتوانم بڵێم وەکو ڕاستپاردەیەک داینین یان وەکو پێشنیارێک داینین دەستگای ڤێتەرنەری جاکرێتەوە لە وەزارەتی شتوکاڵ دەستگایکی سەربەخۆ وەکو دەستگای مین و دەستگای گەشتوگوزار بەڕاستی چکە زۆر فراوان بووە کۆمەڵێک کێشە دروست بووە کێشەی کۆڕۆنامان هەیە کێشەی ئینفلۆنزای بەراز دروستە بێت لە داهاتووە چەندین نەخۆشی ڤایرۆسی دروستە بێت کە دەستگای ڤێتەرنەری و پزیشکانی ڤێتەرنەری ڕۆڵێکی زۆر سەرەکی و گەورەیان دابینیوە بۆیە بەڕاستی دەستگای کاتی ئەوە هاتووە کە ژیان کرێتەوە لە بەڕێوەبەراتیی بچووکی ناو وەزارەتی شتوکاڵ کە ون بووە بەڕاستی کارەکانی ون بووە هەیکەلی ئیدارەکەی بچوو کراوەتەوە بەرپرسەکانی بەڕاستی هەندێک جار بەرپرسدانێ هەر ئەسڵان پزیشکی ڤێتەرنەری نییە یعنی ئەتوانم بەراورد دەکەم کە وایە تۆ بەڕێوەبەری تەندروستی گشتی لەناو وەزارەتە ئەندازیارێکی کارەبادانی یعنی ڕێک بۆ شێوازە دەرێت بۆیە بەڕاستی ئەم خاڵانە ئەبێ بۆمان دەرکەوت کە هیچێک لە گرفتە سەرەکیی ئێمە کە کێشەیەکی سەرەکیە بریتە لە ونبوونی ئەو دەستگای لەناو وەزارەتی شتوکاڵە بۆ چەندین جار بەڕاستی لەم کۆنفرانسەشە پێشنیار دەکەین کە بەڕێوەبەرێکی گشتی سپۆرتدارێت بەلایکەوە پزیشکی ڤێتەرنەری بێت بۆی لە کێشەکان بگات ناکرێت بەڕاستی تۆ وەکو وایم بەڕێوەبەری پەروەردە بچی ئەندازیارێکی مەدەری دانی یان پزیشکێ بکەی بە بەڕێوەبەری پەروەردە ئەمانە سپۆریانی نازانم ئەمە ساڵی 2021
لە کوردستانە چۆن شتێکی ئاوار و ئەدەن بۆیە بەڕاستی کۆمەڵە کێشەی زۆرن بەڕام کێشە سەرەکە کە دیاری کرا کە باس کرا ئەم کێشەیە کە ئەو دەستگایە ون بووە ئیشەکانی فراوان بووە ئێستا پزیشکانی بتەنیمان هەیە لە مەرزەکان دەستگای بتەنەریمان هەیە کە تاقیگەی دەرمان و تاقیگەی خۆراکن لە مەتاڕەکانە هەیە لە وەزارەتی ناکۆ پزیشکی بتەنەری هەیە لە دەستگا تەندروستەکانە پزیشکی بتەنەری وجود ئیشەکانی زۆر بڵاو بوون ئەرکەکانی زۆر بوون بۆیە بەڕاستی پێویست ڕێخستنەوەیەکی زۆر تەواوی هەکەری ئەو دەستگای هەیە و بە زووترین کات لێرەوە حەزەکەم ئەو پەیامە بدات بە سەرۆکی حکوومەت جەمهوری سەرۆکی حکوومەت پەرلەمانی کوردستان ئەم دەستگایە ڕێگەی خۆی و قیمەتی خۆی پێ بدرێ و لەبەرۆکی ئەرکەکانی زۆر باشە دکتۆر کۆتا پرسیارەمێ بەس لە توانا و تاقە و ئاستی هۆشیاری خاوەن کێڵگە و ئاژەڵەکان بکەن بۆی بزانم ئێوە تا چەند سوود لەمان وەرەگرن ڕاستەکەی باشە تا حدێک بردەوە لە ساڵ دوای ساڵ ئاستی وشیاری خاوەن کێڵگەکان زۆر باشترە بێ هەندێک جار پێشووتر هەندێک پرۆژە بوو خاوەن کێڵگەی خۆی بەڕێوەیە بێت ئێستا خاوەن کێڵگەکان ئەو قەنەعەتیان بۆ دروست بووە کە پێویستە لەژێر چەتری لەژێر سەرپەرشتی پزیشکی ڤیتەرنەری پرۆژەکەی بەڕێوەبرێت بە هەمان شێوە هەندێک کورتی ماوە بۆ نمونە پرۆژەی ماستیمان هەیە هێشتا وش ماوە کە پێویستە پزیشکی ڤیتەرنەری سەرپەرشتی بکە پرۆژەکانی پەلەوەر پرۆژەکانی بەخێوکردنی مانگای شیر پرۆژەکانی بەخێوکردنی ئاژەڵی گۆشت ئەمانە هەمووی لەژێر سەرپەرشتی ڕێنمایەکانی بەڕێوەبەراتی ڤیتەرنەری وەزارەتی کاڵە بەڵام هێشتا چەند پرۆژەیەک ماوە کە ئەبێ وەزارەتی شتوکاڵیان دەستگای ڤیتەرنەری مەرجدانێک کە ئەبێ پزیشکێکی ڤیتەرنەری لێ ئامادە بوون ئەوانەش هەبوون نەخۆشی بەکتری نەخۆشی ڤایرۆسیان کرد. بەڵێ دکتۆر عوسمان جەمال ڕێخەری گشتی کۆنفرانسی ڤێتەرنەری لە ئەستەمبول کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا بووی زۆر سپاس دەکەین سپاس بۆی کە وەڵامی پرسیارەکان داینە.